بەڕێزان دەچمەلای تەورێکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە لە گەرمیان هەڵمەتی بەرە و سەوزکردنی گەرمیان بەڕێوەتودا من ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز تابلۆ دەرباز سەرپەرشتیاری سەوزکردنی گەرمیان گفتوگۆ دەکەین بە بەزای و ناوچانی گەرمیان کامانن کە ئەم هەڵمەتە دایانگرێتەوە. تابلۆ خان سڵاو لەبێ باین باس سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کوردستان نوێز لەگەڵێ مامادێت دەستپێک دەپرسم هەڵمەتی پرۆژەی بەرە و سەوزکردنی گەرمیان چییە؟ چی لە خۆ دەگرێت؟ ئەو ناوچانی گەرمیان کامانن کە ئەم هەڵمەتە دایانگرێتەوە. بەڵێ تابلۆ خان ئەگەر گوێبستی دەنگی من بیت بەڵێ لێرە لە گەرمیان هەڵمەتێک لە تاچەی پرۆژەیەکدا بۆ سەوزکردنی گەرمیان بەڕێوە دەچێت لەم هەڵمەتەدا لەسەر ئاستێکی فراوان هەڵبەتە پرۆژەی سەوزکردنی گەرمیان بەڕێ دەچێت و دەزانی گەرمیان وەکو ناوەکەی بەخۆیەتی لە ناوچە گەرمەکانی کوردستانە بەڵام لەگەڵ ئەوەدا خۆشبەختانە هەوڵ هەیە کە بە بەردەوامی کە گەرمیان بەرە و سەوز بوون بچێت جا لێستادا هەڵمەتێکە پرۆژەیەکێ بۆ ئەوەی کە گەرمیان سەوز بکەن زیاتر لەوەی کە هەیە بۆ ئەوەی کە بتوانێت کە ناوچەیەکی سروشتی پاک بۆ گەرمیان فراهم بکەن. جا من ئەمڕۆ لەگەڵ سەرپەرشتیاری سەوزکردنی گەرمیان کە بەڕێزیان تابلۆ دەربازن من گفتوگۆی زیاتر دەکەم. تابلۆ خان دێمەوەلای بەڕێز سڵاو لێ بەبیانی باش سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کوردستان نوێز لەگەڵێ مامادێت هەڵمەتی پرۆژەی بەرە و سەوزکردنی گەرمیان چییە؟ چی لە خۆ دەگرێت؟ و ناوچانی گەرمیان کامانن کە ئەم هەڵمەتە دایانگرێتەوە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانی بەیانی کورسات نیوز سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. پرۆژەی بەرەو سەوزکردنی گەرمیان لە کۆمەڵێک چالاکی هەمەڕەنگ پێک دێت کە سەرجەمیان هۆشیاری گشتین لە سەرپرسی ژینگە و ئەم پرۆژەیە ئێمە لە دەستپێکە هەڵمەتێکی ناشتنمان دەست پێ کردووە جیاواز لەو هەڵمەتانەی کە لە ڕابردوودا لە ناوچەکە ئەنجام دراون ئێمە بە ئامانجی دروستکردنی پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان مرۆڤ و ژینگە ئەو نەمامانەی کە ئەیچێنین ئەیکەین بە ناوی کەسێکەوە و تابلۆیەکی ناساندن لە تەنیشت نەمامەکە دانین هەتاوەکو لەو ڕێگەیەوە تاکەکان هەست بە بەرپرسیارەتێکی زیاتر بکەن بەرامبەر بە ژینگە و هەر لە چوارچێوەی ئەم پرۆژەیە ئێمە چالاکی جۆرا و جۆرمان ئەنجام داوە لەوانە پێشکەشکردنی سیمیناری ژینگەی لە ناوەندەکانی خوێندن هەروەها خۆلی شێوەکاری ژینگەییمان کردووەتەوە و وەک بەشێک لەم پرۆژەیە بە هەماهەنگی پەروەردەی کفری کاری دیواربەندی ژینگەیمان لە ناوەندەکانی خوێندن ئەنجامداوە بۆ مەبەستەش باخچەکانمان هەڵبژاردووە. بەڵێ چ جۆرە جارێک دەڕوێنن کە لەگەڵ ژینگەی گەرمیاندا گونجاو بێت باش بەرگە بگرێت ئێوەروەها سوودێکی باش بە ژینگە بگەێنێت. بەڵێ ئێمە بە ڕاوێژکردن بە شارەوانی ناوچەکە درەختی ئەلویزیا و ئەکاسیامان هەڵبژاردووە کە لەگەڵ ژینگەی ناوچەکە گونجاو و ئەتوانێت بۆ ماوەیەکی درێژ بمێنێتەوە. بەڵێ چەند جۆر ینی ڕێژەکە چەندێکە و چەند ناوچەی گەرمیان نەگرێتەوە ئایا هەموو گەرمیان سوودمەند دەبێت ئەم هەڵمەتی سەوزکردنە یاخۆ جارە ئێوە ناوچەکانتان دیاری کردووە؟ بەڵێ لە هەنگاوی یەکەمان لە شاری کفری دەستمان پێ کردووە و سینەمامان ناشتووە و ئێمە وەک گروپی بە کللتورکردنی خوێندنەوە پلانمان هەیە کە لە داهاتوودا بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان و بە پێو هاوکاریانەی کە ئەکرێن سنووری چالاکیەکانمان فراوان بکەین هەتاوەکو دەگاتە سەر ئاستی گەرمیان و کوردستان و بتوانین ڕێژەی سەوزایی و هۆشیاری ژینگەی بەرز بکەینەوە. بەڵێ کێن ئەوانی کە سەرپەرشتی ئەم هەڵمەتە دەکەن تەنیا و گروپی خوێندنەوەیە یاخود لایەنی دیکەشان کە بەشداری لەم هەڵمەتە دەکەن؟ بەڵێ ئەم هەڵمەتە لە هەنگاوی یەکەمان لە شاری کفری دەستی پێکردووە کە لەلایەن گروپی بە کللتورکردنی خوێندنەوە ئەنجامەدرێت باوکاری قایمقامێتی کفری و شارەوانی کفری و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەشێکی بەرچاو لە کەسایەتیەکانی شاری کفری سوپاسیانەکەین بە شێوەیەکی باش بەدەم هەڵمەتەوەکەوە هاتن و هاوکارمان بوون کە بتوانین ئێمە بە شێوەیەکی گونجاو کارەکانمان ئەنجام بدەین. بەڵێ لە دوای کفری پلانەکان چۆنە؟ چ ناوچێکی دیکە دەگرێتەوە؟ ئایا ئێوە بە وردی
ئەحسای ئەوەتان کردووە یاخۆت شکاریەوەتان کردووە کە کام ناوچی گەرمیان زیاتر پێویستی بە چاندنی سەوزاییە زیاتر پێویستی بە چاندنی جارە چ جۆرە دارێکیش بە تایبەتی بۆ هەر ناوچەیەکی دیاریکرا و گونجاو دەبێت. بەڵێ ژینگەی گەرمیان بە شێوەیەکی گشتی ئەم پرۆژەیە هاوکاتە لەگەڵ واقعێکە ڕێژەی سەوزایی لە ناوچەی گەرمیان لە ئاستێکی کەمایە بەپێی داتاکانی ساڵی 2023 5.7 بووە کە ئەمەش کەمترە لە ڕێژەی ستانداردی جیهانی کە پێویستە کەمتر نەبێت لە سەتاسی. ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە ئەمانەوێت ڕێژەی سەوزایی لە ناوچەی گەرمیان بەرز بکەینەوە. سەرەتا لە شاری کفریەوە دەستمان پێکردو و پلانمان هەیە فراوانی بکەین بۆ ناوچەکانی تری گەرمیانەوە تاوەکو دەگاتە ئاستی کوردستان. بەڵێ پلانتانە بەگشتی بە تێکڕا چەند دار بچێنن؟ ئایا ماسەپلانێکی وهاتان هەیە کە ئەوەندە ڕێژەی جار بەگشتی لە گەرمیاندا بچێنن یا خۆجارێک بڕێکی دیاریکراوتان لەم بەردەستایە؟ پلێکی دیاریکراومان دانەناوە بۆی کە چەند ڕێژەی دار بچێنین بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو درەختانی کە ئێمە ئەیچێنین لە پارکە گشتیەکان و لە ناو شارە ئەچێندرێن. لە هەنگاوی یەکەما پارکی ئیمام حەمەدمان هەڵبژاردووە لە شاری کفری کە ئەو درەختانی کە چاندومانە کراوە بە ناوی دانیشتوانی ناوچەکەەوە هەتاوەکو هەست بە بەرپرسیارەتێکی زیاتر بکەن بەرامبەر بە پاراستنی ژینگە و نەمامەکان بمێننەوە هەتاوەکو گەشاکەن و سوودی گونجاو بە ژینگە و بە دەوروبەرەگەێنن. بەڵێ تابلۆخان چ پلانێکتان هەیە بۆ پاراستنی دارەکان و بۆ ئاودێریکردنیان لە دوای چاندنی ئەم دارانە هەڵبەتە پێویستیان بە پاراستن و چاودێریکردن و ئاودێریشەیە. پلانی ئێوە بۆ ئەمە چییە؟ ئایا دارەکان کەسێکە چاودێریان بکات یاخود ڕۆژانە ئاویان بدات یاخود هەڵکەوتی یاخود سروشتی دارەکان چۆناین؟ بەڵێ پێداویستی دارەکان بەشێکی لەلایەن ئەندامانی گروپەکەمانەوە دابینەکرێت بە هەماهەنگی شارەوانی کفری کە پەیوەندێکی زۆر باش لە نێوان ئێمە و لایەنە پەیوەندیدارەکان لە ناوچەی کفریاتاوەکو بتوانین ئەو درەختانەی کە ئەیچێنین بمێنێتەوە و لە ناو نەچێت و ئامانجی ئێمەش هەر ئەوەیە کە لە ڕابردوودا هەڵمەتی جیاوازی نەمام چاندن لێرە و لەوێ ئەنجام دراون بەڵام ئەو درەختانی کە چێنراون ڕوبەڕووی شکان و لە ناوچوون بوونەتەوە بۆیە ئەرکی ئێمەیە و گرنگە ئەمە و گروپەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کار لەسەر هۆشیاری تاک بکەین بەرامبەر بە ژینگە و ئاستی بەرپرسیارەتی کاک بەرامبەر بە سروشت بەرز بکەینەوە. چاندنی نەماموکردنی بە ناوی کەسێکەوە ڕێگەیەکی گونجاوە بۆ ئەوەی کە بەرپرسیارەتێکی زیاتر لە لای تاکەکانی کۆمەڵگە بەرامبەر بە ژینگە دروست بێت. بەڵێ ئەمە خۆی جێگەی یعنی پرسیارێک دروست دەکات لای من ئەوەیە خەڵکی لەم هەڵمەتەدا بەشداری دەکەن کەسانی جیاواز لە ڕێکخراوەکان و جیاواز لە ئەو گروپی بە کولتوری کردنی خوێنەوە کەسی دیکە کەسی ئاسایی خەڵکی گەرمیان خەڵکی کفری ئەمانە بەشداری دەکەن لە چاندنی نەمامەکان و لە پاراستنیان ئێوە کارتان بۆ ئەوە کردووە بەس لە هۆشارکردنەوەی تا کرد بەرامبەر بە ژینگە خەڵکی کفری یاخو خەڵکی گەرمیان بەگشتی لەم هەڵمەتەدا بەشداری پێ دەکەن؟ بەڵێ ئێمە ئامانجمان ئەوەیە کە پرسی ژینگە ببینە ناو سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەوە و لە پێناو بەدیێنانی ئەم ئامانجە دەستپێکی پرۆژەکەمان بە هەڵمەتێکی گشتی بە بەشداری سەرجەم چین و توێژەکان بۆ پاکردنەوەی شاری کفری دەست پێ کردووە و سوپاسی سەرجەم و کەسانەکەین کە بەدەم هەڵمەتەکەمانەوە هاتن. بەڵێ خەڵکی کفری بە شێوەیەکی باش هاوکارمان بوون هەتاوەکو بتوانین درێژە بە پرۆژەکەمان بدەین و ئەنجامی بدەین و سوپاسیانەکەین. بەڵێ تاکەی پرۆژەکەتان بەردەوام دەبێتەوە تا پلانەکەتان تاکوێ تاکەی ئایا هەتاوەکو هەموو شوێنەکانی گەرمیان سەوز دەکەن یاخود پلانەکەتان بەرنامەکانتان محەددە دیاری کراوە؟ بەڵێ ئێمە ئامانجی درێژخایەنمان لە ئەنجامدانی پرۆژەی بەرەو سەوزکردنی گەرمیان هەیە و لەم گروپەوە بە متمانە بەخۆبوونەوە بەردەوام ئەبین و هەموو ساڵێک ئەم چالاکیە دووبارە ئەکەینەوە هەتاوەکو بتوانین هۆشیاری ژینگەی و ڕێژەی سەوزایی بینە ئاستێکی باش و گونجاو لە ناوچەی کفری وە گەرمیان بە تایبەتی و ئێمە وەک نەریتێکی ساڵانە ئەم پرۆژێ دووبارە ئەکەینەوە ساڵانە هەوڵێین کە فراوانتری بکەینە تاوەکو گاتە سەر ئاستی گەرمیان و کوردستان. بەڵێ چۆن دەتوانرێت تاپلۆخان ئەم هەڵمەتە بەردەوامی پێ بدرێت لەگەڵ ئەوەدا بکرێت بە کولتورێکی گشتی نەک تەنیا کەفری نەک تەنیا گەرمیان بە گشتی هەموو ناوچەکانی کوردستان ئەمە وەکو کولتورێکی لێبێت کە هەر تاکێک
لای خۆیەوە تایبەتە ڕێکخراوەکان و لایەنە پەیوەندیدارەکان کە ئەم مەسئولیەتە زیاتر لەسەر شانی ئەوان ڕەنگە قورستر بێت بتوانە هەر کەسە و هەست بەو بەرپرسیارەتیە بکات کە ناوچەکەی خۆی سەوز بکە بە گشتی ڕێژی تۆزایی لە کوردستان بە گشتی زیاد بکەین. بەڵێ ئەمە لە پێناو بەرزکردنەوەی هۆشیاری ژینگەی و زیادکردنی ڕێژەی سەوزایی هاوکات پاراستنی ئەو درەختانی کە ئەچێندرێن ڕێگەی جۆراوجۆرمان گردووەتە بەرەتاوەکو ئاستی ڕۆشنبیری و هۆشیاری ژینگەی لە لای تاکەکانی کۆمەڵگە بە تایبەتیش خەڵکی ناوچەکە بەرز بکەینەوە. یەکێک لەو ڕێگەیانە ئێمە خولی شێوەکاری ژینگەیمان بۆ ماوەی مانگێک لە نێو پارکەکانی شاری کفری کردەوە کە لەو خولە شێوەکاریەدا بەشداربووان تەمەنیان لە 5 هەتاوەکو 18 ساڵ بوو کە فێری چۆنیەتی دروستکردن و وێنەکێشانی درەخت و باڵندە و ئاژەڵە کێوەکان و سروشت بەگشتیەکران هەتاوەکو هەستی بەرپرسیارەتی و خۆشەویستیان لە ڕێگەی هونەری شێوەکاریەوە بۆ سروشت و بۆ ژینگە بە شێوەیەکی گشتی لەلا دروست بێت و لە ڕێگەی سمینارەکانەوە ئێمە کارمان لەسەر بەرزکردنەوەی هۆشیاری ژینگەی کردووە. ئاوکات کاری دیواربەندی ژینگەیمان لە ناوەندەکانی خوێندن ئەنجام داوە بۆ ئەمە بەستەش باخچەکانمان هەڵبژاردووە. ئامانجی ئێمە لە ئەنجامدانی سەرجەم ئەم چالاکیانە لەم پرۆژەیەدا وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەوەیە کە بتوانین هۆشیاری ژینگەی پەرە پێ بدەین و بەرزی بکەینەوە. بەڵێ باس لە ناوەندەکانی خوێندن کرد تا بلۆخان هەڵبەتە ژمارەی بەرچاو لە تاکی کۆمەڵگە ئەو خوێندکارانن ئەو منداڵانن کە لە ناو خوێندنگەکاندا دەخوێنن و دواتر لە هەموو قۆناغەکانی خوێندن باسی لێ بکەن تا چەندێک ئێوە هەوڵتان داوە ناوەندەکانی خوێندن بکەن بە شوێنێکی گرنگ و ئەساسی بۆ پەرەپێدانی ئەم پرۆژێ بۆ سەوزکردنی ژینگە منداڵەکان خوێندکاران هێزەکاران ئەمانە هەرێک لێ خوان هۆشیار بکرێتەوە لەوەی کە ژینگە سەوز بکەن. بەڵێ دیارەکە پەروەردە بنەمای دروستبوونی کۆمەڵگەیە و بناغی سەرجەم نوێسازی و گۆڕانکاریەکە بۆیە ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی پەروەردەوە کللتوری ژینگە دۆستی پەرە پێ بدەین چونکە ڕێگەیەکی گونجاوە بۆ هەر گۆڕانکاریە کە ئێمە بمانەوێت لە دیدگای تاکەکانە سەبارەت بە ژینگە و بە درەخت و بە پاراستنی ئەنجامی بدەین بۆیە کاری جدی لە ناوەندەکانی خوێندنەکەین بە ڕێگەی جۆرا و جۆر و مەبەستمانە لەو ڕێگەیەوە ئاستی هۆشیاری خوێندکاران بە تایبەت بەرز بکەینەوە سەبارەت بە پرسە ژینگەیەکان. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز تابلۆ دەرباس سەرپرشتەری سەوزکردنی گەرمیان سپاس بۆ تۆ سپاس بۆیکە لە بانەی ئەمڕۆی کوردستانی زەگەڵ ئێمە ئامادە بوویت.